سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بەرهەم جەلالم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ دێمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست لە زنجیرەی سێم داین بۆ هەڵسەنگاندن لەسەر ئاستی هەڵبژاردە دیار و بێزەکانی هەڵبژاردەکانی جامی جیهانی ساڵی 2022 وڵاتی قەتەر دەمەوێت لە زنجیرەی سێم سەبارەت بە ئاستی گەورەکان باسی هەرێکە لە هەڵبژاردەکانی پردوگال ئەرجەنتین ئاڵمانیا بۆ ئێوەی خۆشەویست بکەم. یەکێک لە هەڵبژاردە هەرە دیارەکان هەڵبژاردەی پردوگالە کە چاوەڕوان ئەکرێت جامی جیهانی ئەم ساڵ بتوانێت قسەیەکی جیاوازکە و خەونی لە مێژوونەی گەلی پردوگال بهێنێتە دی هەڵبەت بە سەرپەرشتی کریستیانۆ ڕۆناڵدۆ. لای هەمومان ئاشکرایە هەڵبژاردەی پردوگال وەک تاگیاریزان هیچ ڕکابەرێکی نییە لە پاڵەوانێتێکە، بەڵام ئەوەی کا بۆتە خاڵی لاوەز بۆ هەڵبژاردەکە پێک هاتەی پردوگالە با سەرپەرشتی ڕاهێنەر سانتۆس. بەو پێی سانتۆس پلانێکی بەرگری جێبەجێ ئەکات لە کاتێکە زۆربەی یاریزانەکانی پردوگال مەیلی هێرشبردنیان هەیە. ئەمە لەلایەکی تر باز لەوە ئەکرێت پێک هاتەی پردوگال بە سەرپەرشتی نونو سانتۆس تا ڕادەیەکی زۆر دەستی ئەم ڕاهێنەرە ئاشکرا بووە و هیچ شتێکی زیادەی پێ نییە ئامە وەکو خاڵی بەهێز لەسەر هەڵبژاردەی پردوگال حساب ئەکرێ. یەکێکی تر لە خاڵە هەرە لاوازەکان کە چاوەڕوان ئەکرێ هەڵبژاردەی پردوگال ڕوبەڕووی بێتەوە ئەو بارودۆخە میدیایی و هاندەری و بینێ لەسەر ئەستێرەی یەکەمیە هەڵبژاردەکە کریستیانۆ ڕۆناڵدۆیە. بۆ پێی چەند ڕۆژێ پێشجامی جیهانی لا چاوپێکەوتنێکدا کریستیانۆ ڕۆناڵدۆ نێوانی خۆی لەگەڵ یانی مان یونایتێد بە تەواوەتی یەکلای کردەوە. ئەمەش فشارێکی ڕاستەوخۆ بۆ سەر ئاستی یاریزان کریستیانۆ ڕۆناڵدۆ دروست ئەکات. چاوەڕوانی ئەوە ئەکرێت ئەم کاریگەریە لەسەر یاریزان کریستیانۆ ڕۆناڵدۆ کاریگەری لەسەر هەڵبژاردەکە دروست کات. هەرچەندە یاریزانەکان بەگشتی یاریزانێکی وەکو بێرناردۆ سیلڤا بە تەواوەتی سەپۆرتی کریستیانی کردووە و ڕایگەیاندووە لە جامی جیهانیدا ئەجەنگم لە پێناو کریستیانۆدا. سەرباری هەموو ئەمانش هەڵبژاردەی پردوگال بۆ پێکهاتی کە ئێستا هەیەی بە پاڵپشتی یۆرۆ کە توانیوێتی ببێتە پاڵەوانی نەتەوەکانی ئەوروپا ئەوێ قسەیەکی جیاوازکە لە جامی جیهانی وڵاتی قەتەر لە ساڵی 22دا و چاوەڕوانی ئەوەی لێ ئەکرێ هەڵبژاردەی پردوگال یەکێک بێت لە هەڵبژاردە هەرە دیارەکان لەم بۆنێدا. یەکێکی تر لەو هەڵبژاردانی کە چاوەڕوان ئەکرێت نەک بگاتە هەستیارترین قۆناغ بەڵکو و ڕکابەری زۆر سەرەکی بەدەستێنانی نازناوەکە ئەکات ئەویش هەڵبژاردەی ئەرژەنتین ناسرا و بەتانگۆ. خاڵی هەرە بەهێزی ئەم هەڵبژاردەیە لۆنێل مێسیە، هاوکات هەڵبژاردەی ئەرژەنتین و کۆی پێکهاتەکەی کە ئێستا لەو پەڕی ئامادەسازیدان هەم لە ڕووی توانای جەستەیەوە هەم لە ڕووی لایەنی هونەری و تەکتیکیەوە هەم لە ڕووی لایەنی دەرونیە و لەسەر و هەمووشیانەوە. ئەرژەنتین لە چاوەڕوانی شکاندنی ڕیکۆردێکایە ئەوێت لە هەڵبژاردەکاندا خۆی ببێت با براوەی سەرجەم هەڵبژاردەکان و زۆرترین بردنەوە بەناوی خۆی تۆمار بکات. بۆیە چاوەڕوان ئەکرێت ئەم مۆندیالە هەڵبژاردەی ئەرجەنتین بە تامی مۆندیالەکانی پێشووتر بتوانێت خۆی ببێتە پاڵەوان و چاوەڕوانی ئەوەی لێ ئەکرێت. خاڵێک کە بەهێز و هەم لاوازە بۆ هەڵبژاردەی ئەرجەنتین ئەوەیە یاریزانەکان لەو پەڕی متمانەیدان، بەڵام متمانەی یاریزانەکانی ئەرجەنتین لە ئەزمموی کەمە. بەو پێی بەشێک لە یاریزانەکانی هەڵبژاردەی ئەرجەنتین قۆناغە هەستیارەکانیان نەبینیوە. چاوەڕوان ئەکرێت ئەما وەکو خاڵێکی سلبی لەسەر هەڵبژاردەی ئەرجەنتین بکەوێ. خاڵێک کە جێگەی سەرنجە یار و نەیاری لۆنێل میسی تەمەنا ئەکەن و چاوەڕوانی ئەوە ئەکەن میسی بۆ جاری یەکەمین بتوانێت جامی جیهانی لە باوەش بگرێت. سێمین هەڵبژاردە کە لە زنجیری سێمە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەمێ باسی بکەم هەڵبژاردەی ئاڵمانیایە. هەڵبژاردەی ئاڵمانیا وەکو لە ناوەکەیەوە دیارە کە لای خۆشمان پێی ئەوترێ مەکینەکان بەردەوام دەجوڵێن، بەردەوام کار دەکەن، بەردەوام لە نێخوازیدان، بەردەوام لە گۆڕانکاریدان. خاڵی هەرە بەهێزی هەڵبژاردەی ئاڵمانیا لە مۆندیالی پێشوو
لەم مۆندیالەشە ئەوەیە کە هەڵبژاردەکە تەنانەت ستافی چێژلێنەریشی هێناوە لەگەڵ خۆیدا بۆ ئەوەی تێگڕای یاریزانەکان باشترین وە گونجاوترین خواردنی تەندروست بخۆن. لای هەمووشمان ئاشکرایە ناوی ئاڵمانیا هەمیشە لە جامی جیهانیدا ناوێکی درێژەوە بووە، قورسایی تایبەتی خۆی هەبووە. یەکێک لە خاڵە هەرە لاوازەکانی هەڵبژاردەی ئاڵمانیا ئەوەیە ئەم جیلە پێگەشتە و تەمەنیان هەڵکشاوە، بۆیە لە ڕووی توانای جەستەیەوە چاوەڕوانی ئەوەی لێ ئەکرێت هەڵبژاردەی ئاڵمانیا دووچاری گرفت بێت. بەڵام ئەوەی کا بۆتە خاڵی لاواز بۆ هەڵبژاردەکە ڕاهێنەر هاینز فلیکە کە هەتاوەکو ئێستا نەیتوانیوە لەگەڵ هەڵبژاردەکەی پێکهاتەیەکی جێگیر دروستکات و ئاسێکی سەقامگیری هەبێت. هاوکات هاینز فلیک لە بۆنە نیشتیمانیەکان ئەزمموی وەکو پێویست نییە، بەڵام ناوبراو لەگەڵ یانی بایرن میونخ توانیوەتی سەرجەم نازناوەکان بەدەست بێنێت. ئەمەش سەپۆرتێکی زۆر باش ئەبێت بۆ ئەوەی بتوانێت خزمەتێکی تایبەتی هەڵبژاردەی ئاڵمانیا بکە ناسرا و بامەکینەکان. بەڕێزان ئەمەش یەکێک بوون لە سێردیارترین هەڵبژاردەکان کە لە زنجیرەی سێمدا بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستم باس کرد. بۆ ئەوەی ئاگاداری دوایین هەواڵ و گۆڕانکاریەکان بی لە سەرجامی جیهانی ساڵی 2022 وڵاتی قەتەر تەنها و تەنها چاوت لەسەر پیجی شارسپۆرت بێ بۆ ئاگاداری دوایین گۆڕانکاری بیت. هیچ شتێکم نەماجگا لە ڕێز و خۆشەویستی بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. من لێرەدا بەجێتان دێڵم سپاردەی خوای گەورە بن.